بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە هیوا عەلی بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ستۆدیۆ میوانمانە قسەی زیاتر لەسەر بابەتە دەکەین. کاکیوا زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ. لەبارەی گەنمەشامی بینیت کە گرافیکەکەمان هەبوو و کۆمەڵێک داتامان خستە ڕوو لە ڕووی ڕووبەر و لە ڕووی زەوی کشتوکاڵی هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت بچێتە پێشەوە بۆ بەرهەمهێنانی گەنمەشامی. زۆر سپاس بۆ ڕووماڵکردنی ئەو داتا و زانیاری جوانانە بەناوی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەستخۆشیتان لێ دەکەین. ئەمە پێی دەڵێن زێڕی زەرد کە هەرێمی کوردستان بوژانەوەی ئابووری زۆر خێرای بەخۆ دەبینی لە ئێستادا بەپێ ئەو بە دوواداچوونە ئێستا کریتمان نزیکەی زیاتر لە 100,000 دۆنمزەوی ڕووبەری چێندراوی گەنمەشامیە. ئەم ئاماران ڕەنگە ئەگەر تەکنۆلۆژیای پێویستمان لە بەردەستدابی ڕووماڵینی ڕووپێ و مەیدانیەکانی فەرمانگە کشتوکاڵیەکانمان بکەین ڕەنگە داتاکە زۆر زیاتر بی بە بەراورد بۆ داتایانەی کە پێشکەشتان کرد بە دوواداچوونم کرد بۆ زیاتر لە ماوەی 15 ساڵ زیاتر لە ڕابردوو لە هەرێمی کوردستان لە کابینەوە لووتکەی بەرهەمهێنانی گەنمەشامی تۆمار کردیەکەوە بەپێی ئەو بە دوواداچوونانێکە هەمانە پێشوازێکی زۆر گەرمی لێکراوە و دەنجامێکە ڕەبتە بەپێی خواستی بازار خۆتان ئاگادارنکەوە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە جیهان بەرزبوونەوەی تێسوەکانی بەرهەمهێنان و کە گرانبوون و ڕوبەڕبوونەوەی دۆخی نەخوازراوی کەش و هەوا و شەڕی ناو ئۆکرانیا و رووسیا ئەمە وای کردکەوە تێچووی بەرهەمهێنانی پێکاتەکانی حەلەف و عەلیک زۆر بێ و کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک دروستکە ئەمەش بۆتە ئەمری واقع هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم دۆخە بۆ پێویستیەکانی ناوخۆیی جوتیارانمان بە پلانی وەزارەتی کشتوکاڵ و بەپێی ئەو توانایی کە هەیە دەست بە بوژانەوەی ژێرخانی ئابووری جوتیاران دەکەن لە ڕێگەی بەرهەمهێنانی گەنمەشامی. بەڵێ لە ڕووی کەش و هەوا و زەویەوە ئێمە تا چەند دەوڵەمەندینەوەی بتوانین ڕووبەرەکانمان فراوان بکەین لە گەنمەشامی. بەڵێ خۆتان ئاگادارنکەوە فراوانبوونەکە زۆر خێرایە ئەگەر چەند ساڵ بگەڕینەوە دواوە داتایەکانی وەزارەت و فەرمانگەکان وەربگرین چەند هەزار تەنێک بوو ئێساکە زۆر خێرا بەپێی و پێشبینیانەیەکەوە ئێمە لەگەڵ خاوەن کارگەکانی ئالیک و خاوەن کارگەکانی وشکردنەوەی گەنمەشامی کەوا یاداشی تێگەیشتنمان هەیە لەگەڵیان کەش و هەوای هەرێمی کوردستان خاکەکەی زۆر لەبارە و خێرایە تەنان دەتوانێت لە دوو وەرزدا بەرهەمهێنان بکرێت کە ئەمە سروشتیشی نمونەی هەرێمی کوردستانە خۆشان دەزانن کەەوە هەرێمی کوردستان پێی دەڵێن هەرێمی سەبەتەی خۆراکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک بۆ هەنگاونانی ئیکتیفای ناوخۆیی بۆ هەموو بەرهەمێک توانای بەرهەمهێنانی ئیکتیفای ناوخۆیی عێراق و ناوچەکەشمان هەیە. زیاتر لە چ ناوچەیەک بەرهەم دێت؟ زیاتر لە پارێزگای هەولێر. لە پارێزگای هەولێر لەبەرەوەی کەش و هەواکەی گەرمترە لە زیاتر جوتیارانی ناوچەی هەولێر و دەشتی هەولێر و دەشتەکانی دەوروبەری هەولێر ڕویان کردە بەرهەمهێنانی گەنمەشامی و لە ئێستادا ئێمە لە ڕێگەی سەنتەرەکانی توێژنەوە ڕێنمایی کشتوکاڵی لە ڕێگەی بەرهەمهێنانی تەرزی تازەی بەرهەمهێنانی بنەتۆ کە ئێستا لەگەڵ برادرانی بەڕێوەتی توێژنەوە ڕێنمایی کشتوکاڵی قسەم کرد کە ئێمە پلانێکی نیشتیمانیمان هەیە بە 5 وەرز کە وەرزێکمان تەواو کردووە لە ماوەی 4 وەرزی داهاتوو ئێمە دەگەین بە زۆرێک لە تەرزی کشتوکاڵ تەرزی بنەتۆی نایابی گەنمەشامی کە بگونجێ لەگەڵ ڕوبەڕبوونەوەی کەش و هەوا و کەم ئاوی بوێ و کەم کاریگەری وشکە ساڵی کەم بارانی بکەوێت. باشە کاکیوا ئێمە ڕووبەرە باشەمان هەیە یاخود ئەو بڕە باشەمان هەیە کە زیاتر لە 500,000 تۆنە ساڵانە چۆن بە پیشە سازی بکرێەوە بەرهەمە هیچ هەوڵێکتان داوە بۆی کارگەی باش لە هەرێمی کوردستان دامەزرێت؟ بەڵێ بێگومان کاکێ من ئەمە هەنگاوێکە تاوان کە کاتێک جوتیاران بەرهەمی ناوخۆی بەرەم دێنن ڕوبەڕبوونەوەی ئەوە دەبینکەوە پلانی وەزارەت چۆن بتوانین تەسویقی بازاری ناوخۆی بکەین چۆن زەمان و دڵنیای بدەین بە جوتیاران. ئێستا لە ئێستادا بەپێی ئەو دوایین ئامارەی هەیە جگە لە مامەڵە ناوخۆیەکان 38 کارگەی بەرهەمهێنانی عەلف و ئالیک و پێکاتەکانی عەلفمان هەیە جگەلەوە 8 کارگەمانەیە کە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی و گرێبەستی ڕاستەخۆی لەگەڵیان کردووە کامانە کارگەکانی تایبەتن بە بەرهەمهێنانی وشکردنەوەی گەنمەشامی کەم جوتیاران ڕاستەخۆ بەرهەمەکانی خۆیان دەنێرن هەر بۆ نمونەیەک وەربگرین کە من لەگەڵ کارگەی باراش یەک لە کارەکان قسەم کرد ساڵی ڕابردوو 28,000 تا 30,000 تەنی وەرگرتیە لە بەرهەمی جوتیاران تەنها وەکو کارگێک لە ئێستا دەکە پرۆسی وەرگرتن بەردەوام و پرۆسی بەرهەمهێنانیش بەردەوامە ئێستا نزیکەی 25,000 تەن وەرگیراوە کەواتە ئێمە دڵنیاین لە ساختکردنەوەی بەرهەم ئەمە لە ڕوانگەی ساختکردنەوەی وشکردنەوەی گەنمەشامی کە بە کۆمەڵی بابەت بەکاردێ هەروەها کارگەکانی عەلەف کە 150 زیاتری بەرهەمین ئەو خۆی لە ڕێگەی پێکاتەی گەنمەشامی دابین دەکەن جگەلەوەکەوە چێرگەکانی پەلەوەری و چێرگەکان پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکە ئەمانە هەمیان بەرهەمە ناوخۆیەکان کە لەسەر ئاستی سامانی ئاژەڵی پەلەوەری نزیکەی 2000
هەندێک پرۆژەمان هەیە کامانە زۆربەی زۆریان 150 بەسەرەوە تەرکیز دەکەنە سەر بەرهەمهێنانی پێکاتەکانی علەفی ناوخۆی. کاکی وا من ئەو گەمە شامی لە بازاڕش دەبینیم، ینی وەکو کوڵان لەسەر عارەبانەکان دادەنرێت و خەڵک هانای زۆر بۆ دەبایانی خواسی لەسرە وەکو خواردنیش. تا چەند بازارتان بۆ ڕخسەن، تا چەند بازاریان هەیە ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان لە ڕووی هاوردەوە ئێوە چیتان کردووە؟ خۆتان ئاگادارن کەەوە ئێمە ئێستا باسی ئیکتیفای ذاتی دەکەین کە یەکێک لە ئامانجە سەرچیەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کارنامەی خودی خاتوبێگە تاڵەبانی ئەوەیەکەوە لە هەموو زۆرە بەرهەم و سەوزۆمیەوە بگەین بە ئیکتیفای ذاتی و خودبژێوی خۆمان دابین بکەین، پێویستمان بە بەرهەمی هاوردەکراو نەبێت کەم ئامانجێکی استراتیژی وەزارەتی کشتوکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە خواستێکی زۆری لەسەرە وەکو باسمان کرد. لە ئێستادا دیراسی ئەوە کراوەکەوە ئێمە دەگەین بە خودبژێوی و زمانی پێویستی ناوخۆی دەکەین ئەگەر هاتوو دیراسی ئەوە کرا لەلایەن بەرپرسان و پسپۆڕانی وەزارەتی کشتوکاڵ ئایا ئێمە هاوردەکردنی گەرمەشامی لە دەرەوە قەدەغە بکەین، کاریگەری ناخاتە سەر بازاڕەکانی ناوخۆ، کاریگەری ناخاتە سەر گرانبوونی علەف و ئالیک، چونکە لە دەرەوە پێکاتەکانی علەف و ئالیک و تێچوەکانی زۆر گران بووە و لۆدەشی زۆر لەسەر خاوەن پرۆژەکان و شێرگەکانی پەلەوەری دروست بووە. لەبەرەوە زۆر بە وریایی دیراسە دەکەین، ئەوم پێشنیار هاتوۆتە بەردەم بەرپرسانی وەزارەتی کشتوکاڵ دیراسی دەکەین، بەڵام ئەوە خەبەرێکی دڵخۆشەکەوە ئێمە نافەسەی بازاری دەرەچی دەکەین لە هاوردەکردن و لە هەناردەکردن لە بەرهەمهێنان. باشە، دانەیەکی بە هەزارە جاری وایە بە 1500 ینی ئەو بەرهەمە لە دەرەوە دێت یاخودی خۆمانەوە دەفرۆشێ. ڕاستی من هەردوو زۆرە بەرهەمەکە دەبینم، زۆر جارکەدا خۆشم یەکم لەوانێکەوە لەگەڵ خانەوادەکەمان بەرهەمی ناوخۆی ئەو گەنمەشامیە بەکاردێنین، زۆر جار دەڵێ ئەمەیان تورکیە و ئەمەیان کامیان باشترە ناوخۆی. هەردووچیانم تاقی کردیتەوە ئەوەی خۆمان سروشتی تر بەرهەم دێندرێ، ئەوانی تریش بە کۆمەڵی ڕێگادا بەرهەمهێنانی بۆ دەکرێت تویستەکەی زیاترە تا دەگەڕن نیشین بینیوە جوتیارێکی خۆمان هەیە لە هەڵەبجە کاک حامیدمان هەیە، کاک حامید لێرەوە سڵاوی بۆ دەکەین لە چێلگەی کوردستان چەندین زۆر و تەرزی ڕەنگاڕەنجی هێناوە کە ئێستا نوێنەراتیەکانی وڵاتان و ڕێکخراوەی دەوڵەتەکان و بەرهێنەرانی بیانی ئێستا و توێژینەوە لەسەر بەرهەمەکانی کاک حامید دەکەن لە چێلگەی کوردستان. پێم خۆشە ڕۆژێک ببێتە میوانی بەرنامەکەتان وەکو جوتیارێکی نمونەی داهێنەکانە ئەوانیش ببینن. بەڵێ کارمان لەسەریان کردو و کاریشیان لەسەر دەکەن. زۆر سپاسی و عەلی بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو سپاس کامان دەبێت.